لە یادی دامەزراندنی سندیکای هونەرمەندانی کوردستان لە قیسلێمانی هونەرمەندان چواردەیەمین پێشانگای شێوەکاری لە هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکە دەکەنەوە. هاوکارمان ڕێژنە ڕزگار لە نێو گەلەری زانیاریمان دەداتێ. ڕێژنە سڵاومان لێبێ. ئێمە ئێستا لە گەلەری نیشتیمانی ئەم نەسوورەکەین لە شاری سلێمانی. ئەمڕۆ یەکەمین پێشانگای هونەری شێوەکاری لە ساڵی 2025 دەکرێتەوە کە ئەویش لەلایەن سندیکای هونەرمەندانی کوردستانەوە ڕێکراوە بەهۆی ئەوەی کا ساڵیادی دامەزراندنیانە ئەم پێشانگا هاوبەشیان بۆ ژمارەیەک لە هونەرمەندانی شێوەکاری کوردستان کردوتەوە. من بەڕێز دکتۆر ڕۆژگار کەمال لەگەڵم ئامادەیە کە بەڕێزیان سەرۆکی سندیکای هونەرمەندانی کوردستانن لە قیسلێمانی گفتوگۆیەک دەربارەی ئەم پێشانگا تایبەتە لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین. دکتۆر ڕۆژگار سلااوت لەبێ بە ئەرێک نەبفەرمی تێرە. زۆر سپاس دەکەم پێشەکەمانەوە پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی سندیکای هونەرمەندانی کوردستانتان لێ بکەین، هەروەها ئەم پێشانگا نوێشتان با باسێک لە پێشانگاکە بکەین بیرۆکەی ئەم پێشانگایە لەلایەن بەڕێستانەوە چۆن بوو وەک سندیکای هونەرمەندانی کوردستان لە ساڵی نوێدا و بەگشتی لەسەر پێشانگاکەش. سپاس بۆم دەرفەتە. هەڵبەتە سەرەتا من پیرۆزبایی لە خۆمان و سەرجەم هونەرمەندان بەگشتی و سەرجەم هونەرمەندانی پارێزگاکانی کوردستان و تایبەتر هونەرمەندانی پارێزگای سلێمانیەکەم هیوادارم بەردەوام لە کار و پرۆژەی باشتر و جوانتر و بەپێستر. هەڵبەتە ئەمە یەکێکە لەو چالاکی بەرفراوانی لە قیسلێمانی سندیکای هونەرمەندانی کوردستان کە پێی هەساین و سەرپەرشتیەکەین کە ژمارەیەک هونەرمەندی بەرچاو کە نزیکەی 80 هونەرمەند لەم چالاکی و لەم پرۆژەیە بەشدارە. هەڵبەتە پێم وایە ئەمەژە بێتە یەکەمین چالاکی ئەمە لە ساڵی نوێژدا، جگەلەوەی کە لە ناو پێشانگاکە کۆمەڵە بەرهەمی جیاوازی تایە کە پێگاتون لە سیرامیک نگارکێشان پیکەر تاشی کاریگرافیک وە خامە و مەتریالی جۆراجۆر و جیاواز بەکار هاتووە لە ناو پێشانگاکە. ئەوەی کەی بێنم پێشانگاکە ئاستێکی باشی هەیە لە بڕواژدام کە کەمێکی تر گەفتاحی ئەم چالاکی ئەم پرۆژە گەورەیەکرێ. پێم وایە جێڕەزامەندی هونەرمەندان و خۆشەویستان و هەموو توێژانە بە کە دێنێرە چکە کارەکان ئاستێکی زۆر باشی هەیە. هیوادارم ئەمەی تر بەدوای خۆیدا چالاکی ترێت بێنێ وەکو لە قیسلێمانی بتوانین بەردەوامی بە پرۆژەکانی تریشمان بین. بەڕستان ئاماژەتان بەوە کرد کە 80 هونەرمەندی شێوەکار لەم پێشانگایەتە بەشدار بوون. ئەو هونەرمەندانە بە تەنها هونەرمەندانی شاری سلێمانی یاخود دەرفەت هەبووە بۆ هونەرمەندانی شارەکانی تری کوردستان کە بتوانن پێشانگا ناوازێدا بەشداری بکەن؟ لە ڕاستە خۆی تمۆحمان بوو کێمەوە بکەین هونەرمەندانی پارێزەکانی تیش بەشدار بن لە پێشانگا، بەڵام نایشارینەوە بەڕاستی لەبەرەوەی ئیمکانیەتی مادیمان باش نەبووە، زۆر سنووردار بوو ئێمە، بۆیە تەنها ئەو هونەرمەندانە بەشدارن لەم چالاکیە کە نیشتەجێی پارێزگای سلێمانی. ئەگەر نا هونەرمەندانی کە بەشدارن هەمووی هونەرمەندی لەسەر ئاستن، لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی دەروی عێراقیشن بەڕاستی، بەڵام ئەو هونەرمەندانە کە لە ناو پارێزگای سلێمانیان نیشتەجێ بوون. دکتۆر ئەمەد بپرسم سندیکای هونەرمەندانی کوردستان بەردەوام وەک ئاگادارین پاڵپشتی هونەرمەندانی کردووە. لە ساڵی نوێدا ئێوە تا چەند دەستکراوە ئەبن یاخود تا چەند هاوکاری ئەو هونەرمەندانە ئەکەن کە ئەیانەوێت پێشانگایەکی تایبەت بکەنەوە یاخود پێشانگای هاوبەش بۆ هونەرمەندان بکەنەوە؟ هەڵبەت ئێمە لە ڕابردوو لە ئایندەشدا کارمان لەسەرەوە کردووە کە هەڵبەت باسی فەتەیەکەم کە خۆم لەگەڵ هاوڕێیانمە لە ناوچەی سلێمانیا کارەکەین، کارمان لەسەرەوە کردو بە پیتوانە دەستگیری و پاڵپشت و هاوکاری هونەرمەندانی بەبێ جیاوازی لە سەرجەم ناوەندەکانە، بەڵام بەدڵنیایی و هەوڵێوادین کە لە ساڵی ئایندە هاوکاری و پرۆژەکانمان چەقتر بن، باشتر بن، چاکتر بن، لەسەر ئاستر بن و نەوعی بن پرۆژەکان. بۆ هیوایم کە لانی پەیوەندیداریش وابێ بەتایبەت حکوومەت کە ئاوڕێکی جدیدی لە سندیکای هونەرمەندانی کوردستان باتەوانێت و پشگیری تەواوی بکرێت، چکە لەبەروی سندیکای هونەرمەندانی کوردستان تەنانەت لە قیسلێمانیش هیچ من هاوکاریشی لە حکوومەتەوە نییە. لەبەرەوە بەدڵنیایەوە تمۆحمانەکە کاری باشتر و زیاترکەین لە ساڵی ئایندە. بەڕای بەڕێستان جیاوازی ئەم پێشانگا نوێیەتان لە ساڵی نوێدا چی ئەبێت لەگەڵ پێشانگاکانی ڕابردووتانە؟ جیاوازەکەی مەسەرەن کە سەیرەکەی بەگشتی بابەتەکان زۆربەی گزارشتین، ڕەنگە هۆکاری بارودۆخ بێ کە کاریگەری لەسەر هونەرمەندان هەیە و ئاستێکی باشتر لە ناو کارەکان هابێنم بەگشتی کە بە بەراورد بە چالاکی ڕابردوو یاخودە و مارزەی کە لە ساڵانی ڕابردووە کراوەتەوە پێم وایە ئاستێکی باشتری هەیە، توانایکی باشتر پیشانەیە لە ناو بەرهەمەکە، جگە لەوەی کە شێوازی کارکردنەکەشمان وایە ئازادیشی ڕەها و تەواومان بە هونەرمەندەکان ناوە کە هەرێکیان بەو جۆر بوو تایبەت بە ستایلی خۆی گزارشی لە کارەکان کردووە، واتە هیچ پەیوەندێکماندان ناوە بۆ هونەرمەندەکە کە بیخێنە ناو چوارچێوە یا خوسن و داری بکەین، بۆیە ئازادیشی تەواویش لە ناو بەرهەمەکانیشدا هەیە.
هونەرمەندان بەردەوام لە ڕێی هونەرەوە پەیامەکانیان بڵاو ئەکەنەوە پشگیری شار و شارۆچکە و خەڵکی کوردستان دەکەن جیاواز لە پێشانگاکە ئێوە کارێکی هونەریتان لێرە نمایش کردو و پشگیری بۆ کوردانی ڕۆژئاوا بڵاو دەکەنەوە پاڵ پشتیان دەکەین پێمان خۆشە باسێک لەو کارش بکەین بەڵێ هەمیشە هەموو باردۆخەکان کاریگەری لەسەر هونەرمەندانێ هەروەکو لەسەرتەوە ئاماژەم پێکرد کە ئەمەژێکی تر لەو باردۆخانی کە کاریگەری لەسەر هونەرمەندان هەیە بۆ نمونەیەکە لەو پرۆژانی کە لێرە هەیە یەک لە هونەرمەندەکان کە پرۆژەکەی وایە لێرە نمایشەکە هەمکاریشی هونەری و هەم هاوکاریکردنە بۆ کوردانی ڕۆژئاوایە کەمەش خۆی لۆ خۆی تایبەتمەندیەکە لە نێوان کاری هونەری و گوزارشتی و هەم واقعیە وەکو وتم ئەوەش کاریگەری ئەو باردۆخی کە هەیە کە هەمیشە دایمای ماواڵین کە ئەو بەرکەوتنانە هەمیشە بەر هونەرمەنداکە بێجا چیلان ئەرێنەکە بێ یا هونەرێنەکە بێ بۆیە هەمیشە هونەرمەندان لە هەموو بارودۆخەکانە کاریگەری و پێگە و گوزارشتی خۆیان هەبوو. وای سەرکەوتن بۆ بەڕێستان و بۆ ئەو هونەرمەندانی کە لەم پێشانگایەدا بەشدارن بەڵێ سەوسەند من یەکێک لە هونەرمەندا بەشداربووەکانی ئەم پێشانگایش لەگەڵم ئامادەیە مامۆستا هێرۆ کە بەڕێزیان بە لەم پێشانگایەدا بەشداریان کردووە مامۆستاگیان سلااوت لەبێ بە ئەرێک نەبێ بفەرمیتێرە زۆر سپاس دەکەم ئەم کاتت باش مامۆستاگیان بەڕێستان بە چەند تابلۆ لەم پێشانگایەدا بەشداریتان کردووە و تابلۆکەی تۆ گزارش لە چیەکات زۆر سپاسدانەکەم من بە تابلۆیە بەشداریم کردووە ئیشەکەی من تعبیریە وەکۆم کارەکانی ترم وایە کاتێکیش کە بۆم پێشەنگا پێیانوتم کە سندیکای هونەرمەندانی کوردستانە ببوونی دامەزراندنیەوە خۆشحاڵ بووم لەبەرەوەی پێشەنگای هاوبەش یعنی کۆمەڵی هاوڕێی هونەرمەندی زیاترە بینیت و کارەکانیان نەبینی و ئەبینی لە ماوەی ڕابردووە کە ئیش یەکتریمان نەبینی و گەشتنت ئاسێک و ئاستەکانە بینی ئادەتەنە پێشەنگایانەشە هەموو مستەوایەکە بینی ینی ئیشی زۆر باشی تیا و ئیشی مامناوەندیشی تایە خۆزگا ئەم جۆرە چالاکیانە و سندیکای هونەرمەندان کە ئەساسێکی گەورەی و دەمێکە ڕۆڵی هەیە لە ئیشکردنە بیتوانێت شارەکانی تریش بەشداری پێ بکە یعنی بۆی هونەرمەندانی ئەوانی تریش بناسین و بەریەکەین و ئاگامان لە کار یەکتری بێ چکە لەم جۆرە پێشانگانە خۆشە بەریەکەکەوین نیقاش دروستە بێ قسەکردن ئیش یەکترە بینین ئیشێکی خراپ نییە. زۆر سپاس بۆ بەڕێز خات و هێرۆ کە بەڕێزیان بەشداربووی ئەم پێشانگایان بەڵێ سەوسان ئەمڕۆ کاتژمێر سێ لە هۆڵی گەلەری نیشتیمانی ئەمنە سوورەکە ئەم پێشانگایی سندیکای هونەرمەندانی کوردستان دەکرێتەوە و بڕیارە تا چەند ڕۆژێکی تریش پێشانگاکە لە گەلەری مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە بەردەوامی هەبێت. ڕێژنە سپاس بۆ زانیاریەکانت.